هەرێمی کوردستان وەکو قوارێکی یاسایی و دەستوری لە عێراقی فدراڵدا و هەروەها هەرێمێکی ئارام و سەقامگیر لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئاڵۆز و ناسەقامگیردا توانیوتی تا ئێستا هێز و پێگەی خۆی لە ئاستی نێودوڵەتی و هەروەها ناوخۆی و ناوچەکەدا بسەلمێنێت و پێ بگەێنێت. بەڵام لەم لاولۆلا پەلاماری هەرێمی کوردستان دەدرێت ئەمەش بەشە ئامانجێکە. من زیاتر لە میوانەکەم دەپرسم بەڕێز زانا مەلا خالید سەرۆکی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز زانا کاتت باش. ئەوەی کە ئێستا کاردانەوەی لێ کەوتۆتەوە بڵاوکردنەوەی بابەتێکە لەلایەن کۆنسوڵی ئەمریکا لە هەولێر کە کاردانەوەی لێ کەوتۆتەوە پێتان وایە ئەوەی کە کۆنسوڵی ئەمریکا بڵاوی کردوتەوە هەڵوێستی فەرمی وڵاتی ئەمریکا بێت یا بە چه مەبەستێکەمە بڵاو کراوەتەوە؟ وەڵێ زۆر سوپاس. طبعا ئەو بابەتەی بەڕێز کۆنسوڵی ئەمریکا لە هەولێر بڵاوی کردەوە بە تەکید ئەمە لێکدانەوەی جیاجیای بۆ دەکرێت، بەڵام پێشمان وایە کە هەم هەرێمی کوردستان و هەم وڵایەتە یەکگرتوەکانی ئەمریکا پەیوەندیەکی لە مێژینەیان هەیە و ئەم ڕای فەرمی ئەمریکا نابێت لەسەر ئەم هەرێمی کوردستان، چونکە پەیوەندیەکانی نێوان هەردوولا لەم ئاستە زۆر بەرزترە و بەهێزترە. بەڵام لە هەمان کاتیشدا کۆنسوڵێکی فەرمی وڵاتێکی وەکو ئەمریکا لە هەرێمی کوردستان ناکرێت بێت بەم شێوازە لەسەر هەرێمی کوردستان قسە بکات، چونکە ئەم هەرێمی کوردستانی کە هەیە بەرهەمی خوێنی هەزارەها شەهیدە و بەرهەمی فرمێسکی هەزارەها دایکە شەهیدە و هەرێمی کوردستان وە قوارەیەکی دەستوری لە ناوچەکەدا کە هەیە وجودی هەیە. ئەم هەرێمە دیاری نە ئەمریکا نە هیچ وڵاتێکی تر نییە بە هەرێمی کوردستان. ئەم هەرێمە خۆمان بە خوێن و قوربانیدانی ڕۆڵەکانی گەری کوردستان بەرهەم هاتیە. هەر لە ساڵی 1970ەوە تاوەکو ئێستا سەرجەم ئەم کیانەی کە لە هەرێمی کوردستان دروست کرا هەموو خەتەواتانەی کە هەیە هەرێمی کوردستان بە خوێنی ڕۆڵەکانی خۆی بەرهەمی هێنایە. بۆیە دیاری هیچ وڵاتێک نییە تاوەکو ئێستا، بۆیە هیچ وڵاتێکیش بۆی نییە وەسفی هەرێمی کوردستان بە هەرێمێکی کارتۆنی بکات. باشە بەڕێز زانا، ئەگەر هەرێمی کوردستان هەرێمێکی کارتۆنی بێت لە چاو ئەو وڵاتانی کە باسی دەکەن بۆچی گەورەترین کۆنسوڵخانەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەم هەرێمەدا بنیاد دەنرێت و دادەمەزرێت و بۆچی هەموو ئەو هێزە بیانیانە و ترافیکە دیبلۆماسی لە هەولێر هەیە؟ ئایا ئەمە دەکرێت پاساوێکی بۆ بهێنرێتەوە لەلایەنە وڵاتانەوە؟ طبعا من دڵنیام لەوەی کە ئەم ڕای فەرمی ئەمریکا نییە، چونکە ئەگەر وابێت هەم خۆیان لێرە کۆنسوڵخانەی بەهێزیان نابێت لە هەرێمی کوردستان، هەم وڵاتانی تر کە لێرە نوێنەرایەتیان هەیە لە هەرێمی کوردستان ئەم واقعی هەرێمی کوردستان باش دەزانن و لە هەمان کاتیشدا ئەم هەرێمی کوردستانە بۆ هۆکاری ئەوەی کە لە جیاتی ئەمریکا و وڵاتانی دیکە و ئەوروپا و وڵاتانی دراوسێ شەڕی تیرۆر بکات. ئەوە بوو کە ئێمە لەم دواییانە کە شەڕی نەگریسی داعش ڕۆبەڕووی هەرێمی کوردستان بوویەوە قوربانیەکی زۆر هەرێمی کوردستان دای لە پێناوی ئەوەی کە جیهان ئارام بێت، لە پێناوی ئەوەی وڵاتانی تر شەڕی تیرۆریان نەچێتە ناو. ئەوە بۆ 2000 ڕۆڵەی گەرەکەمان شەهید بوو و 12000 بریندار لە پێشمەرگە قارەمانەکان بریندار بوون. ئەمانە هەموو قوربانیدان بوون کە هەرێمی کوردستان دای بۆ ئەوەی بتواندرێتن لە جیاتی جیهان ڕۆبەڕووی تیرۆر ببێتەوە. بۆیە ئەوە دەردەخات کە بەداخەوە کۆنسوڵی ئەمریکا لە هەرێمی کوردستان دەتوانم بڵێن بە عەقلیەتێکی پۆپۆلیستی ئەم نووسینەی بڵاو کردوتەوە بۆ ئەوەی ببێتە بەشێک لە گرفتەکانی لە ناوچەکەدا هەیە. خۆی نوێنەری وڵاتان لە هەر وڵاتێک کە دەبێت ئەمە عورفی خۆی هەیە، یاسای خۆی هەیە. ئەگەر نوێنەری هەر وڵاتێک لە هەرێمی کوردستان ملاحەزەیەکی هەبێت لەسەر هەرێمی کوردستان دەکرێت لە ڕێگای خۆیەوە ملاحەزەکان بگەێنێت، نەک بێت لەسەر سۆشیال میدیا بابەتێک بڵاو بکاتەوە کە هەستی سەرجەم کوردستانیان بریندار بکات. ئێمە ئەم هەرێمەی هەمانە خۆمان بەرهەمان هێنایە، بۆیە بریندارکردنی هەستی هاو نیشتیمانیان لەلایەن نوێنەرێکی وەکو ئەمریکا ئەمە کارێکی ناڕەوایە و بە هیچ شێوەیەک جێگای قبولکردن نییە. باشە بەڕێز زانا، جگەلەوەی کە بەم شێوازە ئەم لێدوانانە دەبینین لە ناوخۆ هەروەها لە چوارچێوەی عێراقیشدا ناوە پەلاماری هەرێمی کوردستان دەدرێت بڵاوکردنەوەی ڕاپرسیە کە هیچ بنەمایەکی نییە بۆ هەڵۆشانەوەی قوارەی هەرێمی کوردستان لە کاتێکدا تەمەنی هەرێمی کوردستان درێژترە لە دروستبوونی عێراقی نوێ لە 2003 لە 1991ەوە هەرێمی کوردستان خاوەن ئەم قوارە سەرکەوتووە
سربەخۆیە کە بە خوێنی هەزاران شەهید بنیادنراوە. پێتان وایە ئایا ئەمە هەوڵێکە بۆ ئەوەی کە لە ناو خۆی هەرێمی کوردستانیش جۆرێک لە دووبەرەکی دروست بکرێت یا لە عێراقەوە جۆرێک دژایەتی بەرامبەر بە هەرێمی کوردستان دروست بکرێت؟ هەرێمی کوردستان چۆن دەتوانێت بەرامبەر بەم تەحەدیاتانە بوەستێتەوە؟ زانی خۆی ئەمە وازەحە، ئەمە بێگرفت نین، چونکە هەرێمی کوردستان لە ناوچەیەکە کە لە ناو عێراقێکە عێراق کە سەقامگیری سیاسی ئەمنی تێدا نییە. هەرێمی کوردستان بووەتە بەشێک و نمونەیەکی سەرکەوتوی سەقامگیری سیاسی هەم ئەمنی لە ناوچەکەدا. بۆیە ئەوەی کە هەیە ئێستا کە لە عێراقدا دەگوزەرێ لە ناوچەکەدا دەگوزەرێ، هەرێمی کوردستان بەشێکە لەم پرۆسەی لە ناوچەکەدا هەیە. بۆیە گرفتە سیاسی و ناوخۆیەکانیش لە هەرێمی کوردستاندا کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە دەستێوەردانی دەرەچی بۆ کیانی هەرێمی کوردستان بکرێت بەداخەوە. ئێمە خاوەنی قوارەیەکی دەستورین، بەڵام وازەحتر بڵین ئێمە پەرژینێکمان نییە وەکو دەوڵەتێک لە هەرێمی کوردستاندا کە وڵاتانی تر نەتوانن دەست لە کاروباری ناوخۆی هەرێمی کوردستانەوە وەربدەن. ئەمە بووەتە هۆکارێک لەو هۆکارانەی کە ڕۆژنامەیەک لە دەرەوە یا چالاگوانێک بە ناوی چالاگوان لە دەرەوە یا ڕاپرسیەک مؤسسەیەک ڕاپرسیەک بکە، بەڵام ئایا ئەو مؤسسانە مؤسسەی باوەڕپێکراون؟ ئایا ئەم ڕۆژنامەوانانەی بە ناوی چالاگوان بە ناوی ڕۆژنامەوان ڕاپرسی دەکەن، ڕاپرسیەکانیان باوەڕپێکراوە کە لە هەرێمی کوردستاندا دەیکە؟ من لەو قەنەعەتەدام چەندەی گرفتمان هەبێت لە هەرێمی کوردستان، بەڵام ڕۆڵەکانی گەلەکەمان هیچ کات لەگەڵ ئەوە نین ئەزمموی هەرێمی کوردستان بسڕێتەوە، چونکە ئەم ئەزممونەی وەکو باسم کرد وا لە خۆڕە بەرهەم نەهاتی و دیاری هیچ وڵاتێکیش نییە. بۆ گرفتە سیاسیەکان و ناوخۆیی لەلایەکدا بنین، ئەمە ئاساییە لە هەر وڵاتێشدا گرفتی سیاسی لە نێوان حیزبە دەسەڵاتدارەکان بە ئەمریکاشەوە هەیە کە لە کاتی هەڵبژاردنەکانیان بینیمان خۆپشاندەران چوونە بەردەم کۆنگرێس و هێرشیان کردە سەر کۆنگرێسی ئەمریکا. بۆ لە هەرێمی کوردستانیشدا گرفتە سیاسیەکان بەم ئاراستەیە نین کە قەوارەی دەستوری هەرێمەکەمان لە دەست بدەین، بەڵام بەداخەوە ئەگەر ئێمە هەندێک جار وەکو لایەنە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا حکومڕانێتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت لە پارتی دیموکراتی کوردستانە، جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان لە پارتی دیموکراتی کوردستانەوە، زۆرینەی پەرلەمانی ئەو مؤسسە شەرعیە هەرێمی کوردستان لە دەستی پارتی دیموکراتی کوردستانە. ئێمە ڕێگر بووین لە بەردەم ئەوەی کە دابوو نەریتی کۆمەلگای کوردستان تێک نەدرێ و ئەم تەوژمە هەیە کە لە جیهاندا بۆ ئەوەی نەریت و کللتوری هەر وڵاتێک تێک بدەن. بەڵێ ئێمە ڕێگر بووین لە پەرلەمانی کوردستانیشدا، دوێنێژ من لە پۆستێکدا ئەمەژەم بەوە کرد بەداخەوە کونسولی ئەمریکا لەو کاتێ ئێمە پێشنیازە یاسایەکمان تەقدیم کرد لە پەرلەمانی کوردستان، بووینە ڕێگر لە بەردەم ئەو تەوژمە قێزەونەی کە هەیە ئێستاکە لە بەشێکی وڵاتانی جیهان بیانەوە بیگوازنەوە بۆ هەرێمی کوردستان. ئێمە ڕێگریمان کرد و پێشنیازە یاسایەکمان پێشکەش کرد، نیگەرانی خۆیان بە ئێمە ڕاگەیان کە چۆن دەبێ ئەمە لە پەرلەمانی کوردستان لە حاڵەتێکی وەک ئەم حاڵەتێک ئێستا باسی لێوە دەکەین، لێدوانێکی فەرمی لە کونسولی وڵاتێک کە نوێنەرایەتی فەرمی وڵاتەکەی لە هەرێمی کوردستان دەکات، دەتوانێت چ ڕێکاری بگرێتە بەرای پەرلەمان، دەتوانێت یا لایەنەکە دەسەڵاتەکانی دیکە هەرێمی کوردستان دەتوانن بەرامبەر بەم بابەتە چۆن هەڵوێست وەربگرن؟ ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە سپاس. بە پێی یاسا بەرکارەکان فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ڕێکاری پێویست لە بەرامبەر کونسوڵخانەی ئەمریکا وەربگرێتەوە ئاگاداریان بکاتەوە. بەڵێ بەڕێز زانا مەلا خالد، سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمان، زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووی.